سەبارەت بە ناردنی ئەو بەرووبوومانەی کە پێداویستی ناوخۆیان پڕ کردوێتەوە و حکوومەت هێرێمی کوردستان هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ کە بتوانین ئیدی ئێمە هەناردەی بکەین ئەو بەرووبوومە ساغ بێتەوە بۆ بازرگانان یاخود بۆ جوتیاران بە گشتی بۆ خاوەن کێڵگەکان. ئێستا بەرهەمێکی دیکە هەیە کە پێداویستی ناوخۆ پڕبۆتەوە تەنانەت لە خوار و ناوەڕاستی عێراقی ژێمەتوانین ئەم بڕەدابین پێویش گۆشتی پەلەوەر و هێلکەیە. بۆ مەبەستێ مە میوانداری بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێرمان کردو لە ستۆدیۆ میوانیەمێ. بەڕێستێ منم کاتت باش بەخێر هاتی. بەڕێستێ من پێشببینی یەکەم کە ماوەیەکی کورت یاخود زۆر دوور نەخایێنێت کە من و تو قسە لەسەرەوە بکەین کامە ڕۆژە ئامادەکاریتان کردو بۆی کە هەناردەی ئەم بەرهەمە ناوخۆیی کوردستانیش بکرێەوە هاوشێوەی هەنار و هەنگوین. چیتان کردووە؟ چۆن ڕێگەکان و میکانزمی هەناردەکردنەکە ڕێکە خەن بە تایبەت بۆی کە کاتێکە مریشێک گۆشتی مریشێک هێلکە ئامادەکرێ بە شێوازێک پاکێجینی بۆ بکرێ کە لە ئاست سانداردە جوانیەکان نابێت. سپاس بۆم دەرفەتە. بەرهەمە کشتتوکاڵیەکان بەشەکن لە بەرهەمە نیشتیمانیەکان کاتێک کە هەناردەی دەرەوەی وڵات دەکەن تەنها جوتیاران خۆشحاڵ نینە بەڵکو تەواوی هاو نیشتیمانیان خۆشحاڵن کەەوە بەرهەمی هەرێمی کوردستانکەوە لە بازارەکانی جیهان خواستی لەسرە. ئەوەش نکۆڵی لەوە ناکرێتکەوە بە هەوڵی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانکەوە لە سەرەتای پرۆسەکەەوە بە هیمەتی جەنابیانەوە پرۆسە توانراوە هەنگاو بە هەنگاو ئەو بەرهەمانە بە بازار بکەین لە دەرەوەی وڵات و خواستی لەسەر بێت. بۆیە کاتێککە بەرهەمەک دەتوانێت پێداویستی ناوخۆ پڕکاتەوە لە هەمان کاتیشدا پێویستی بەوەی هەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان خەمی ئەوەی لێ بخواتکەوە لە دەرەوە بازاری بکات. بۆیە پێویستی بۆی هەیەکەوە ئەو هەنگاوانە خێراتر بکرێن. ئێستا کە خۆشبەختانە ئەمە بەرهەمی پەلەوەری و بەرهەمی هێلکەمان ئاستی بژێوی ناوخۆی پڕ کردەوە خواستی ناوخۆ تەواو پڕ بۆتەوە لەوەی بۆ نمونە هێلکە ئەمەگەر بۆ نمونە بیهێنینەوە ڕۆژانە بەرهەمی هێلکە سەروی 8500 کارتۆن بەرهەممان هەیە لە سنووری پارێزگای هەولێر و پێداویستی ناوخۆشمان نزیک بە 3000 کارتۆنە. واتە ئەمە ڕۆژانە زیاتر لە 5000 کارتۆن بەرهەمی هێلکەمان لە حەزمی پێداویستی خۆمان زیاترە. ڕێگری لەوەش نەکراوە ئێستاکە بە هەوڵی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانکەوە هەناردەیان ڕەوانەی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێت. بۆیە دیسانەوە پێویستمان بۆی هەیەکەوە سپاسی ئەو هیمەتی جەنابیان بکەینکەوە ئەو لێک تێگەشتنی نێوان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی عێراقی هینایەکایە لە سوارچەوەی ئەو لێک تێگەشتنە ئێستاکە بەرهەمەکانمان ڕەوانەی ئەو شارانە دەکرێن. بۆیە پێویستی بەوەی هەیەکەوە بەرهەمەکانمان بازنەی عێراقش ببڕێت بستە دەرەوەی بازنەی عێراق و وڵاتانی دیکەش ئەو بەرهەمانە هەمووی بەکاری بێن و سوودی لێ بێن و هەروەکە لە پەتاتە و لە هەنگوین و لە هەنار و لە چەندین بەرهەمی تر ئەوە کە کاتێک پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە لە دەرەوە خواستی لەسرە ئەو هەنگاوە حکوومەتی هەرێمی کوردستان خێرایی کردو و گاندویتە ئامانجی خۆ. باشە کاکە من هەر بابەتێک کە ئامادە کرێ بۆی هەناردە بکرێن بۆ دەرەوەی وڵات هەڵبەت ئەوە پێداویستی ناوخۆی پڕ کردوێتەوە بەڵام دواتر پێداویستەکە زیاترە بێ خواستی زیاتری دەرەوەی لەسرە بێت بۆی کە بەرهەم زیاتر بکرێت. ئێوە چیەکەن بە نمونە کە پەتاتە هەناردەکرا جوتیاران زیاتر هاان بن کە بەرهەمی زیاتر هەبێت لەبەرەوەی وەکووتمان لە دەرەوە خواستی زیاتریە بێت هەر چۆن هەنارەکە لە سەرەتا وڵاتانی کەندا بوو دواتر گەیشتە بەریتانیا. ئێوە چیەکەن بۆی کە ئەم بەرهەمانە ساڵ بە ساڵ زیاتر بێ لەبەرەوەی ئێوە دەواازەکەتان کردوتەوە بۆ هەناردەکردنی؟ بڵێ ئەگەر پەتاتە بە نمونە بێنینەوە لە سەرەتای پرۆسەکە بە چەند سەد تەنێک دەستی پێکرد. ئێستا کە ئەو ئامارە ئێستا لە بەردەستمە زیاتر لە 12000 تۆن بەرهەمی پەتاتە ڕەوانەی دەرەوەی عێراق کراوە جگەلەوەی کەوا پێداویستی ناوخۆ و لە هەمان کاتیشدا عێراقیشی ناو ئەو 12000 تەنیا هەولێر بوو یا هەموو هەرێمی کوردستان؟ بەشێکی زۆری جوتیارانی هەولێرە بەڵام جوتیارەکانی تکەی هەرێمی کوردستانیش تێدا بەرهەمی خۆیان توانیوان لە ڕێگەی ئەو بازرگانانە هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەن. بۆیە ئەو بەرهەمە ئێمە زیاتر پشتیوانی ئەو زۆرە بەرهەمانەکەن کە خواستی دەرەوەشی لەسەر لە هەمان کاتیشدا ئەوەشمان لە بەرچاویتکەوە بڕاندە جیهانیەکانیش خواستیان سە بەرهەمی پەتاتەی ناوخۆی هەرێمی کوردستان هەبووە. بۆیە بەرهەمی پەتاتەی ناوخۆمان ئەو ساڵ زیاتر لە 500,000 تۆن بووە لە سنووری پارێزگای هەولێر. ئەو ڕێژەیەش تەواوی پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە و پێداویستی عێراقیش پڕ کردوتەوە. وێ ئەو هەنگاوە زۆر بە پیرۆز و زرور دەزانینکەوە خێرا بکرێت بۆ هەناردەکردنی ئەو بەرهەمانە و زیاتر بازنەی بە بازارکردنی ئەو بەرهەمانە فراوان بکرێت. باشە
پلانەکانی دیکەتان چییە بۆ هاوکاری و پاڵپشتیکردنی جوتیاران و خاوەن کێڵگەکان ینی بە گشتی لە ڕووی کشت و کاڵەوە چه پلانێکی دیکەتان هەیە؟ ئێمە پێداگرین لەسەرەوەی کەوا کاتێک جوتیار بەرهەم دێنێت ئێمە ڕێنمایی پێدەین بەشە کشت و کاڵیەکان و بەڕێوەبەرایەتیەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتیمان بەردەوام تیمی گەڕۆکیان هەیە جوتیاران هۆشیار دەکەن بە پێدانی ڕێنمایی سەردەم بۆ ئەوەی بتوانن ئەو بەرهەمی کە بەدەستی دێن لە ڕووی کوالیتیەوە ئاستێکی بەرزی هەبێت چونکە ئەوڕۆکە بڵێن نەڵێ ململانەیە بەرهەمەکانی شەیە چونکە زۆر وڵات هەیە بەرهەمی لە حەزمی پێداویستی خۆی زیاترە وەروەها گەیاندنیشی خێراترە بە بەراورد لەگە هەرێمی کوردستان چونکە ئێمە بڵێن نەڵێن ململانەیەکی سیاسی نەگریسیش لەگە هەرێمی کوردستان دەکرێت ئەو هەرێمە گچکەیە توانیوێتی ڕقابەتی لەگە وڵاتە پێشکەوتوەکانی دراوسێ بکە بۆ نمونە ئێران و تورکیا کەوانە ئەوەنە وڵاتێکن زۆر لە مێژە سەرپێککەوتونە لە بەرهەمی ناوخۆیان و بازنەی کرانەوە و گەاندنیشیان فراوانترە بۆیە پێویستە ئێمە زیاتر و جەخ لەسەرەوە بکەینەوە ئەو بەرهەمێکەوە بەرهەمی دێن لە ڕووی کوالیتیەوە بەرز بێت تاوەکو ئەو خواست و ئەو داوایی کە لەسەرێتی لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەستی نەدەین بۆیە بەردەوام ئێمە پێداگریمان لەسەرەوەی هەیە بەش و ڕێنماییەکانمان فراوانتر دەکەینەوە سەروی خۆشمان و لە ڕێگەی وەزارەتەوە ئەنجمەنی وەزیرانمان ئاگادار کردوتەوە کەوە زیاتر پشتیوانی بۆ برا جوتیاران بکەن بە سوپاسەوە ینی دەرفەتیان ڕەخساندووە و هەروەها بودجەشیان تەرخان کردووە بۆ ئەو بابەتە ئێمە ئینشاڵڵە دەتوانین ئەو هەنگاوانی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر فراوانی بکەین بۆی بتوانین پشتگیری برا جوتیارانی خۆمان زیاتر بکەینەوە ئەو بەرهەمەی کە بەدەست دێن و خواستی زیاتر بێت. بەڕێسێ من بە دەرفەتی هێزام دوایین پرسیارەوە بێت کە سەبارەت بە فۆرمەکەی کە دابەشەکرێت بەسەر جوتیارانی دانەوێڵات چیتان کروایە جوتیاران هەمویان هاتوونەوە فۆرمە وەرگرن تا ناویان تۆمار بکەن بۆی سوودمەند بن لەوەی کە ساڵێکی دیکە لە کاتی خۆی گەنمەکەیان وەربگیرێ بۆ پێویست بنە تۆویان پێ بدرێ. بەڵێ ئێمە ئەو پرۆسەیە بەردەوامە هەتا ئێستا جوتیاران دەتوانن سەردانی بەش و بەڕێوەبەرایەتیەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتیمان بکەن بۆ ئەوەی بێبەش نەبن. ڕێژێکی زۆر ناویان تۆمار کردووە ڕێژەکە لە فراوانبووندایە ڕێژێکی یەکجار زۆر جوتیاران ڕویان تێکردو ئەو جوتیارانێکەوە بەرهەمی دانەوێڵان هەیە و بەرهەمی دانەوێڵان ئامادە کردو بۆ ئەوی لە ساڵی داهاتوو لە پرۆسەی بە بازارکردنی بەرهەمەکانیان لە سایلەوە بەشدار بن پێویستە ناوی خۆیان تۆمار بکەن و بۆیە لە ڕوانگەیەوە ئێمە پێداگرین و هەروەها لە ڕێی کەناڵە بەڕێزەکان دیسانەوە ئێمە برا جوتیاران ئاگادار دەکەینەوەکەوە پێویستە ڕوو لە بەش و بەڕێوەبەراتەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتیمان بکەن بۆ ئەوی ناوی خۆیان تۆمار بکەن و هەروە هەر گرفتەکیان هەر ئارێشەیەکیشیان هەیە لە ڕووی خاوەنداریەتی بۆ زەویەکانیان ئێمە بە دوواداچووینە سەر دەکەین بۆ ئەوەی جوتیاری ڕاستەقینە مافەکانیان بن پێ نەکرێت چونکە بڵێن نەڵێن ئەو هەوڵە شۆڤینەیەکەوە بەداخەوە حکوومەتی عێراق بەرامبەر هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان جوتیارانی هەرێمی کوردستان دەیکات بۆ ئەوەی بەشێک لە بەرهەمەکانیان بە بیان و جیاواز و بێبنەما دژایەتیان دەکات بۆ ئەوەی ئەو بیان و ئەو دژایەتیان کاڵ بکەینەوە دەرفەتی ئەویان پێ نەدەینکەوە بتوانن پێداگر بن لەسەر ئەوەی بەرهەمەکانی ئێمە بەشێک وەربگیرێ بۆیە دەمانهەوێت ئەو پلانی خۆمان سەرکەوتوو بکەین و هەموو بەرهەمی برا جوتیارانمان هاوشانی شارەکانی تکەی عێراقی بتوان بە بازاری بکەن لە پرۆسەی بە بازار ئیدە و بیانۆشیان پێ نەمێنێ. بەڕێز هێمن سەید موراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر لەگەڵ مابووی سوپاس بۆیەوە بەخێر هاتن. سپاس بۆ